کاک جەمیل زۆر خۆشەتی بۆ ڕۆدیۆدەگی ئەمریکا حەزەکەم بزانین ئەم سەردانەی دوایەت بوو ئەمریکا بە چ مەبەستێک بوو؟ من یەکم جارە دێم بۆ ئەمریکا و ئەم سەردانە لەبەر داوەتێ بوو کە فستیواڵی پالم سپرینگ لە کالیفۆرنیا لە فیلمەکەیان کردووە ژانیگەل کە ئاخرین فیلم منە کە لە کوردستانە تەسویر کراوە وێنەگیراوە. ئەم فیلمە چەندی پێچوو تا تەواو بوو؟ تقریب 1 ساڵ و نیم نزیک بە 2 ساڵ تا دروستکردنی سناریۆکە چون لەسەر ڕۆمانی ژانیگەری مامۆستا برای مەحمەد نووسراوە لەسەر ڕۆمانە. وەکو دەرهێنەرێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە فیلمەکەت بەرامبەر بە فیلمە کوردیەکان و یاخود فیلمەکانی ئەو ناوچە و جیهان چۆن بەراوردیەکەی؟ وڵا بۆ ناوچەکە یعنی بۆ ناوچە بە تایبەت فارس و کورد و عەرەب و خودێ فیلمەکان کە تایسە بە زمانی کوردی کراوە فیلمەکە تۆزێ قابلیەتی تەکنیکی و کوالیتی تەکنیکی تۆزێ لە بەرچاوە چە لە بواری دەنگە چە لە بواری تەسویر و وێنە چە لە بواری دەرهێنانە ئاکتەکانە جلوبەرگ و دێکۆرە لەبەرەوە کە بەتایبەت لە کوردستانە یە لە ناوچەی خۆمانە کەمتر بەرەو چوونیەوە کە فیلمە تاریخیەکان بەتایبەت تاریخی ئەم 100 ساڵە چون تاریخی کۆن چون کەسێ شایەدی زیندونیە بە زۆر بە ئاسانی ئەکرێت. ژانیگەل بوو ئاسکار نامێنێت کرابوو یان ناوزەدی کرابوو وایە؟ بەکوێ گەیشت؟ وڵا ئۆسکار دەرگایەکی گەورەیە ئەوە بڵێن شارێکی گەورەیە کە ئێمە بەس منەمە دوومین جارە نوێنایەتی عێراقەکەم بە دوودانە فیلمی کوردیەوە ساڵی 2006 بە شیوەنی بەفرەوە کە یەکەم فیلمێکە کە لە عێراقەوە دوای 78 ساڵاتوە بۆ ئۆسکار کە فیلمێکی بە زمانی کوردی و کوردیە. دوومی ساڵی 2008 کە ئەمساڵ بێ بە فیلمی ژانیگەلەوە کە بە سێمەم توانیمانە تەقەب دەین لە دەرگایەکی گەورە وەکو ئۆسکار. کاری هونەری یا یاخود کاری سینەماییت لە کەیەوە دەستی پێ کرد؟ وەڵام من لە تەمەنی 16 ساڵەوە یعنی 88 شتە بوو کە لە ئێرانەوە دەست پێ کرد بە یاریدەری کامێرا دوای بوومە کامێرامەن و دوایەوەش بوومە یاریدەری دەرهێنەر تا یەکەم فیلمم کە شیوەنی بەفرە فیلمی درێژ دەستم پێ کرد بە دەرهێنا. لە جیهانی سینەما چه کارگەردانێک چه دەرهێنەرێک کاریگەری لەسەرت هەبووە؟ وەڵا زۆرن بەس ئەوانە کە ئێستا زۆر لە بەرچاومە بەتایبەت سینەمای ئەوروپا بە برناردۆ بێرتۆلۆچی لە تازەکان کە ئێستێشە ئیشێکەنەوە بێرتۆلۆچیش ئیشێکە جوزەپێ تۆرناتۆرێ خۆدە لۆک بێسۆن لە فەڕەنسا ئەگەر ناو ببین لە ئەمریکا دەیوید لین جان فۆرد. کاک جەمیل ڕۆستەمیە کە ئەمە یەکەمین جارە لە بەشی کوردی ڕادیۆدەنگی ئەمریکا زۆر سوپاس هیوادارین لە ئایندەش ببیتە میوانی بەڕێوەکانمان میدارین هەر سەرکەوتوو بی. سپاس بۆ میوانی.